لە ئێستاە پرۆژەیەکی چارەسەرکردنی زانستی خۆڵ و خاشاکی ڕاق لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت بێگومان دەزانن بەداخەوە ساڵانە بڕێکی یەک جار زۆری خۆڵ و خاشاک لە کوردستان بەرهەمە هێنرێت لە ڕاستیە بۆتە کێشەیەکی زۆر گەورە بەتایبەت بۆ ژینگە جا لە ئێستاە ئەم پرۆژە دەکرێت کە بە شێوازێکی زانستیانە هیوای پێ ببەسرێت بتوانێت چارەسەرێک بۆ ئەم شاخانە بێت کە بەداخەوە لە لای خۆمان لە خۆڵ و خاشاک دروست دەکرێت جار ئەم پرۆژەیە چۆن خزمەت بە ژینگاکات چۆن چارەسەری ئەم خۆڵ و خاشاکاناکات ئەمە بابەتێکە ئێمە بە میواندارەتی بەڕێز کارزان تالیب بردی خۆڵ و خاشاک لە شارەوانی سلێمانی ئەمانێت زیاتر زانیاری لەسەر وەربگرین بەخێربێ سپاس کارزان هەر سەرەتا بابێنە سەر پرۆژەکە ئەگەر بەڕێزت بەر چاڕوونیەکی زیاترمان پێبەی لەبارەی پرۆژەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی ڕاق لە سلێمانی ئەم کاتتان باش بەیانی بینەرانی کوردستان باش تاوان ئەم پرۆژەیە ئەتوانم وەکو مژدەیەک بە هاوڵاتیانی شاری سلێمانی و دەوروبەری بدەم چکە پرۆژەیەکە ساڵانێکی زۆرە چاوەڕێین شکر بۆ خوایانی سپاس بۆ سەرۆکی شارەوانی بەڕاستی لە ماوەی هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆ ئەوەی نەتیجەیەکی هەبێ خۆتان نەزانن پرۆژەکە گرێبەستەکەی 2013 بە ئەنجام گەێنراوە لە 2020 تا پرۆژەکە تەواو بوو لە مانگی ئاوی هەمان ساڵات دەست بەکار بوو وەکو تێستێک ئیشی خۆی کردووە بەڵام لەو کاتەوە ئێمە نەمانتوانیوە احتیمالە کۆرۆنا کاریگەری لەسەردانا بێت دەست بەکاربوونەکەی بۆ بکەین دواتریش قێرانی دارایی وەکو ئاشکرایە وەکو هەموو سێکتەرەکانی کە تەسیری کردوتە سەری بەڵام خۆشبەختانە ئێستا هەموو شتێکی تاوا بووە تەمیلەکەمان بۆ گەڕاوەتەوە دەست بەکاربوونەکە لە ئامادە سازیایە ئەوەی کە ماوەتەوە خۆتان نزانن خۆڵخاشاکی شاری سلێمانی بە شێوەیەکی زۆر تەقلیدی و کلاسیکی ئەنجامەدرێت ئەوەی کە هەیە بڵێن ڕێگایەکە ڕێگایەکمان گرتوێتە بەر کۆکردنەوەیەتی لە کوچە و کۆڵانەکان لە ڕێگەی 5 کۆمپانیاوە کە شارەوانی سلێمانی گرێبەستیە لەگەڵیانە ئەم 5 کۆمپانیا هەڵەسن بە کۆکردنەوەی و گواستنەوەی بۆ ناوچەی تانجرۆ تەمەەن گواستنەوەی بۆ ناوچەی تانجرۆ لەوێ فرێدانی تەمەرکردنی بە شێوەیەکی زۆر کلاسیکیانە کە یەکێک لە ڕێگەکانی لە ناوبردنی پاژماوەی خۆڵخاشاکە ئەتوانم بڵێم خراپترینیانە کە ئێمە چەند ساڵە بەکارێنین لێ فڕێین ئەبێنە ناوچەی تانجرۆ و دفنیەکەین خۆڵێکی پاکیەکەین بەسەرا بەڵام ئەمە خۆتان نەزانن ینی سلبیاتی زۆرە لەلایەک ڕەشاوێکمان بۆ دروزە بێت ئەم لیچەیتەی کە پێڵێن لیچیت ئەچێتە دامێنی ئەو شوێنەی کە بۆماندانا و ڕاستە خۆ داغڵی چەمەکەی تانجرۆوە بوو تر خۆتان نەزانن بەرە خوارەوە ڕوا هەتا دەربەنی خان کاریگەری لەسەردانێ ئەمە لایەنێکی خراپی لایەنێکی تری بڵێن ئاوی ژێرزەوی لەو منطقەیە هەمووی کاریگەرە بێ بەما پیسیەکە بابەتێکی تری بۆن و بەرامەیە بەڕاستی و گەڕەکانی خواری سلێمانی ئەتوانم بڵێم ئیسلاحەتیان لێ تێک چووە بەڵام خۆشبەختانە بە دەست بەکاربوون بەم پرۆژەیە ئێمە ئەم خۆڵخاشاکە ڕاستەخۆ تەمڕەکە ڕێگەکەی داخین کۆتایی بۆ تەمڕێت کە ئیتر ئیشی لەسەر ناکەین تەسلیمی ئەم معمەلەیەکەین هەتاوەکو دەرگای معمەلەکە بین لەوێ لە ناوەت ڕێگەکانی خۆی بەو ڕێگایانی کە پیا تێپەڕەبێت چەند مەرحەلەیەەکە مەوادێکی لێ دروست دەکرێت ئەو مەوادە مەوادی RDF-ە مەوادێکە دۆستی ژینگەیە وەکو وقود بەکارهێنرێت سوتەمەنیە بۆ کارگەکانی چیمەنتۆ بەکارهێنرێت ئەم مەوادە مەوادێکە بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە ئەتوانێت بڵێ وەکو هاوڕێی ژینگە بەکارهێنرێت دوای سووتانێکی کەمترین کاریگەری دەرەکە خاتە بەرگە هەواوە لە چاو سوتەمەنیەکی ئاسایی کە بۆ کارگەکان بەکارهێنرێت باشە کارزان پێشەوەی باسی RDF بکەیت ئێستا یعنی ئەم پرۆژەی دەستی بە ئیش کردووە قۆناغی تاقیکردنەوەی هەموو شتێکی تێپەڕانەوە بەڵێ هەموو شتێکی کۆتایی پێ هاتووە ئێستا ئێمە ناڵێم تەمیلەکەمان بۆ هاتێتەوە کە تەمیل تا تەمیل نێتەوە خۆ دەزانی ینی دەست بەکاربوون ناتوانین بکەیت هەموو مەرحەلەکانی تێپەڕانوە لەمڕۆوە ئێمە لە ئامادەسازیان مەوادەکە تەستیم بە کۆمپانیای ناوبراوەکەین بە پێ و گرێبەستی کە لە بینمانە هەیە مستحقاتی خۆی وەرەگرێت سلفەکان ئەچێتە شوێنی خۆی ینی لە سێ ڕۆ ئێمە ئیسفادە لەم کارگەیەکەین لەم عملیە یەکەمیان ئەو شوێنەی کە هەمانە ئەو شوێنە شوێنێکی زۆری داگیر کردووە ئەم پاژماوەیە لێرە کەمترین شوێن داگیرەکە دووەم ئەگە بە نمونەیەکی زۆر سادە ڕوونی کەمەوە هەر 100 کیلۆ خۆڵخاشاکی ئاسایی ماڵان کە لە ناو شاری سلێمانی هەیە ببرێتە ئەم کارگەیە 93 بۆ 95 کیلۆی بەکارهێنرێتەوە ینی ئەم ڕقەمە زۆر گەورەیە ئەمە جێگەی زۆر خۆشحاڵیە
لە سەدا پێنجێکی ئەمێنێتەوە ئەم لە سەدا پێنجە وەکو پاژماوەیەکی زۆر کاریگەری نیە لەناوبردنیشی ئاسانترە بێت لەناوبردنی ئاسانترە وەکو پاودەرێک وایە یعنی شتێکە وەکو تۆزەوا شتێکی خۆڵ و خاشاک نەماوە تۆ هاڕوتە لە نەتیجێ ئەوەیە وردی کردوێتەوە جات کردوێتەوە چەند مەرحەلەیەکی میکانیکی و بایۆلۆجی بەسەرا هاتووە پاژماوەیە کە زۆر کەمە لە سا پێنج لە 100 کیلۆ پێنج بۆ بمێنێتەوە شتێکی زۆر زۆر باشە بزانم ئەمە چی لەکەن دواتر کاکە دواتر دفنیەکەین شوێنی تایبەتمان هەیە بڵێن چەند زۆنێکمان هەیە 4-5 زۆنمان هەیە هەر زۆنەی بەشی چەند ساڵێک 4-5 ساڵەکە لێ بە تەرەقەیەکی علمی بڵێن لبادی بۆ ڕاخرێت و فەرژەکرێت دفنەکرێت خۆڵەکرێت بەسەریا شێوەیەکی زۆر جوان و ڕێکوپێک و نیزامیە ئەگەر ئەم مەساحانشمان تەواو بوو بڵێن بۆ نمونە ساڵانە دا 4 ساڵەکە عمری ئەم شوێنە حەوزە تەواو بوو ڕاستەخۆ سەوزەکرێت یعنی ئەو شوێنەی کە ئەم لە سا پێنجەشی بۆ ڕوا ئەویش سەوزەکرێکرێ بە حەدیقە و بە باخچە لەم حاڵەتەیە تۆ تەلەویستی بیئەت نامێنێت ئاوی ژێزەوەکە بۆ پیس ناکات چکە تۆی تر ئەو ڕەشاوت نەماوە لیچەیتەکە خاڵێکی تر لە هەمویان گرنگتر ئەم لیچەیتەی کە هەمانە لە نەتیجەی ئەم مەوادە بڵێن تەفاعولاتی خۆیەتی یاخۆت خۆتان نەزان شێوەی خۆڵخاشاکی ئێمە لە ساحفتای مەوادی عوزویە ئەم مەوادی عوزوە کە لە ساحفتاوە بێت طبعا ئاو تەفاعولاتەکە و وردەوردە کۆ بێتەوە لە شوێنەکە ئێستا لە تەمڕەکۆنەکە تقریبان 3 حەوزی گەورەمان هەیە مەساحەکانیان زۆر گەورەی پڕە لەم ڕەشاوە حەسرمان کردووە سپاسی کۆمپانیاکەین بەڕاستی خۆبەخشانە ینی بەدەر لە عەقدەکە بەڵێنیان پێیابین کە چارەسەر ئێمەشمان بۆ بکەن لە ڕێگەی تەنکەرەوە سەحبی بکەین و ببینە مەحەطەی مەعالەجەکەی چونکە هەر خۆی وەحدەیەکی مەعالەجێ هەیە لەناو کارگەکە معالەجەی ئەو ئاواکە کە ئێستا لەم ڕۆوە دروست دەبێت بەس کۆنەکە ینی بەڵێنیان پێین ئەویشمان بۆ چارەسەرکردن ئەوش خۆی لە خۆیان هەواڵێکی خۆشە ینی سپاسیانەکەی لێرەوە تەبەن تێچوێکی زۆری دەبێت خسوانتە ئەستەی خوان ئەمە بە شێوەیەکی گشتی بڵێن ئەم شێوەی کە ئێمە پەنامان بۆ بردووە ئەمە یەکێکە لە ڕێگاکان ئەمە ئەسالیبی تر زۆرە ینی ڕێگەی تر زۆرە هەیە ئیعادەی تەدویرەکە ینی ئەو مادەیە برێتە ئەو معمەلانە هەنێ معمەلمان هەیە شتەکانی لێ جاکاتەوە بەس ئەم پێک هاتانە لێرەشە ئەتوانی بڵێ هەر لە 150 تەمڕەکردێتەوە مەحرەقە لە هەنێ وڵاتی پێشکەوتوی بەکاری هێنرێت بۆ دروستکردنی تاقی کارەبا و ئاوی گەرمەوەی کە بەپێی پێویستی ئەو وڵاتانە ئەمیش ئەتوان بڵێم لە 20 بۆ 30 هەر ئەمێنێتەوە ینی هیچ یەکێ لەو ڕێگایانە نەگەشتەوە بۆ ڕقەمەی ئێمە کە لە 100 لەم لەحزەیە بەڵێنیان ناوە بیکەن لە 5 ینی ئەتوانی مەحەتاتی بایۆگاز هەیە ینی کارگە هەیە ئیشەکە بۆ ئینتاجی گاز کارگەمان هەیە بڵێن پێین دروست دەکا ینی بەڵام ئێمە ئەوەی کە هانامان بۆ بردووە ئەتوانین بڵێن میکانیکەڵ بایۆلۆجیکەڵ تریتمنتە ئەم ڕێگەیە ئەوەی کە باسم کرد مەوادەکە تۆ لە 95 لە کۆڵ کردوێتەوە ینی ئەمە شتێکی زۆر زۆر باشە ئەو نسبەیە بەڕاستی جێ خۆشحاڵیە ئەوەی کە ژینگە دۆستە ئەوەی شاری سلێمانی هەمووی ئیسفادەی لێکە بەڕای ئێمە کە لەو مەجاالەیە ئیژەکەین ساڵانێکە ینی ئەم شتانە ئەبینین ینی جێگەی ئەسەف بووە کە بۆ شێوەیە کارمان کردووە بەڵام لەمە بەدووە ئەم شاری سلێمانی بڵێم لەسەر ئاستی عێراق یەکەم شارە بێت ئەم کارگەیتیایە کە ئەم مەوادە ئینتاجەکە ئەوش جێگەی شانازی بۆ تەواو پرۆژەکە بڕیاری لەبارەوە ویراوە و جێبەجێ ئەو ناوچەکراوەی تانجەرەوە کە خۆڵ و خەڵکی لێفڕیرا داخرێت زۆر باشە ئەرکی هاوڵاتی چیەکە کارزان جیاکردنەوەی خۆڵ و خاشاک پێویستی بە جیاکردنەوەی خۆڵ و خاشاک هەیە یان نەخێر هەر بە شێوازە کۆنەکەی خۆڵەکە لە بەدرگاکەی دەئانێت و شارەوانی هەڵەسێ بە یان کۆمپانیای تایبەتمەند ئەگەڕێ خۆڵەکە کۆکاتەوە و پاشە لە کارگا ئەم جیاکردنەوەی بۆ ئەکرێت هەمان شێوەیە ینی هیچ پێویستمان بە جیاکردنەوەی نیە لە مەرحەلە بۆ ئەم شێوە ئەم کارگەیە چکە ئەو مادەکانی هەمووی بەیەکەوە بەکارێنێت ینی تۆ لە سەرچاوە جیاشی نەکەیتوانێ ئەوەی کە بە پێی گرێبەستەکە هەیە لەسەر شارەوانی ئەم مەوادە بە تەرقەکەی جاران ڕێگەی کۆمپانیاکانەوە کۆی کاتەوە بیباتە ناوچەی تانجێرۆ جیاکردنەوەکە تەبان ئەتوانم بڵێم نسبەیەکی کەمی لێ جیاکرێتەوە ئەویش هاوڵاتیان ئەو هاوڵاتی بەڕێزانی کە بۆ بژێوی ژیانیان بڵێ لە ڕێگەی سیارە بچووکەکانەوە مقەبا پلاستیک لە کۆڵانەکان لە بازارەکان ئەمە جیاکاتەوە بەس نسبەیەکی کەمە ئەمەی ناگاتە ئەوێ ئیسفادەی لێکن خوا وەکو جاکردنەوە لە سەرچاوە نەخێر ئیشمان لەسەر نەکردووە چکە پێویستی پێینە ئەم مەوادەکە هەموو بەیەکەوە وەرەگرێت ئەوەی کەماوەتەوە ئەم تەندەرانەی کە ئێستا هەمانە لە جێبەجێکردنە تا سەری ساڵەڕوە تەندەری داهاتووشمان بە خۆشحاڵیەوە ینی ئەویش ئامادەیە لەم ڕۆژانە بانگەوازیان بۆەکەین بۆ 3 ساڵی داهاتوو ئەویش ئەتوانم بڵێم هەنگاوێکی باشە ساڵان ئەم ئاناوەنە نەچبوونە پێشەوە ئێستا مەرحەلی چاکمان بڕێەوە ئەویش ئامادەیە هیوتی ینی ئەتوانم بڵێم
شتەکان لە ڕێگەی دروست ڕۆ ئەمەری کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لەلایەن کۆمپانیەکە و هەمان ئۆتۆمبیلی پێشترە بەکارهێنرێت یان نەخێر ئەم پێویستی بە ئۆتۆمبیلێکی نوێ هەیە و پێویستی بە ئامێری نوێ هەیە ئەفۆ خۆی دوو بەشە پرۆسەکە دوو بەشە بەشێکیان کۆمپانیەکانی پاکردنەوەن کە گرێبەستەکان لەگەڵ شارەوانی هەیە ئەم کۆمپانیانە لە سەریانە ڕۆژانە هەموو کوچە کۆڵان ناوبازار جادە ڕێیسیەکان ئەوەی سنووری ماستەرپلانی شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە لە تەندەری داهاتوشمانە تاسوجەشمان هێناوەتەوە سەر سلێمانی وەکەوەی کە حدودی ماستەرپلانی سلێمانیە ئەوەش یەکێکە لەو هەواڵانی کە بۆ ئەو ناوچانە هەواڵێکی خۆشە بێت یێتەوە سەر سلێمانی ئەم کۆمپانیانە بە هەمان ئامێرەکانی خۆیان بەپێ ئەوەی کە دەرخستەکە ڕێگەی پێیاوڵین مۆدلی بۆ دیاری کردووە هەمان ئامێر هەمان میکانیزمە بۆ کۆمپانیەکان لە دەرەوەی شورای کارگەکە ئەم ئامێرانە هەڵەسن بە گواستنەوەی ئەم مەوادە تا دەرگای کارگەکە لەوێ بەتاڵیەکەنەوە کەوان بەتاڵیان کردنەوە ئیتر ئیشی ئەمان نامێنێت لەوێ کارگەکە وەسائلی خۆی هەیە بەو ڕێگانەی خۆی لەوە چێسە ئەگەر درێژەی بەمێ کارگەکە چۆنی ئیشەکە لەوەچی زۆر بێت پێویست نەبێت لە مەرحەلەیە هەمان میکانیزمە باش جاکە کارزان ئێستا کاتێک باسی خۆڵ و خاشاکەکرێت بەڕێزە دووتت ئێوە جیاکردنەوەیەکی واتان پێویست نییە بۆ ئەم پرۆژەیە بەڵام لە خۆڵ و خاشاکە شتی جیاوازی تیا هەر لە خواردنی تیا هەیە تا کانزا جیاوازەکان هەتاکو بۆ منە خۆڵ و خاشاکی پزیشکیمان هەیە هەندێک لە ئەمانە لاانێ مەترسیان هەبێ وەکو پاتری و ئەمانە ئێوە چۆن ئەمانە هەر هەمووی ئەتوانن سوودی لێ وەربگرن یان بۆ منە ئەوەی کە وەکو باتری و ئەمانە زەرری هەیە جیای ئەکەنەوەیتر مەرحەلەی پاتریەکان تەبان ئەوە ئێمە هاوڵاتیانی بەڕێز بەڕاستی نەهاتن بەدەمانەوە 6 ساڵ ئیشی لەسەرەکەین سندوقی تایبەت بە خۆیانمان دروست کرد وەکو هەر وڵاتێکی پێشکەوت و داماننا لە چەند شوێنێکی تایبەتی فترەیەک هەبوو بەڵام ئێستا من وەکو خۆم نایبینم نایبینی سەبەبەکەی ئێستا پێ دەڵم چییە تقریبا 1000 دانەمان هەبوو بەس سنتەری شاری سلێمانی تۆ زێمان کرد لەو شوێنانەی کە ئەزانی زەورە دامان ناوە بەڵام دقەتمان نایە عنی کەمترین پیل پاتری هاوڵاتیەی کاتە ناوی دەرگاکانیانە کردەوە مانگانە دووجار بەتاڵمانە کردەوە بۆی بزانین بەتاڵی کەینەوە شوێنەکەی بۆی تێکرێتەوەوانێ زۆرترینی بریتی بوو لە دەبە و پاژماوەی تری خۆڵ و خاشاک بەڕاستی بەداخەوەیانی زۆر هەوڵماننا نەمانتوانی ئەو کۆنتترۆڵێکین تۆ لە مایەکە لەوەچێت 7 کیلۆ پیلمان کۆ ناکردەوە بەس لە سلێمانی بازاری سلێمانی لە ڕۆژەکە لەوەچێت 200 کیلۆ بفرۆشتێت ئەم پیلە چی لێ هاو کاتە بەدەمەوە چوین نەبوو بۆ هاوڵاتیان لەبەرەوە جارێک ئەوە بەڕاستی وەستێنراوە ینی وەکو پێویست نییە ئەما مەوادی بڵێن ترسناک مەوادی کارگەکان مەوادی پزیشکی ئەمانە کارگەکە وەری ناگرێت چکە ئەمانە داغڵی شوراکەی نابێت بە شێوەی تایبەتی خۆی لە ناوچەی تانجەرۆ چاڵی گەورەی بۆ هەڵەکەنی لە ڕێگەی ئەو لیبادە قیریانی کە هەمانە و یان نایلۆنی ئەستور بێت تێیەکەین و دایاپۆشینەوە دفنیەکەین ئێوە خۆڵ و خاشاکی پزیشکیش هەر پزیشکی دفنەکەین پزیشکی کە بڵێن پاژماوەی عملیات و ئەو بابەتانەی کە هینە نابرێتە ئەوێ بەڵێ ئەو لیژنەکانی قامقامیت و شارەوانی لیژناوە بەشەکان ماوادی ئەکسپایر ئەبینی خۆمان زۆرجار کە دەستی بەسەراگرن ئەمانەش هەر بە هەمان شێوەیان حەفری بۆکەین و دفنیەکەین لە ناویە ئەمانە ناچێتە ناو کارگەکەەوە لە بەرەوەی ترسناکەن احتیمالە زەرەر بە کارگەکە بگەێنە لە زۆر ڕۆ ئەمە ئەو جانبە جانبێکی تر کە ئێمە ئیشمان لەسەر کردو ئەویش هاوکاتە لەگەڵ ئەم پرۆژەیە کە دوو پرۆژەمان ئەنجام ماوە یەکێکیان چارەسەری خۆڵ و خاشاکی ماڵانە خۆڵ و خاشاکی ئاسایی ئەوی تریان پاژماوەی بیناسازیە دیسان بە سپاسەوە ئەڵێم ینی پشگیرێکی زۆری کردین سەرۆکی شارەوانی پرۆژه یاسایەکمان وەکو پرۆژه یاسا ئامادە کرد و پێشنیارمان کرد و خسمانتە بەردەست بە ڕێزیان ڕەزامەندیەوە گشتاندنمان بۆ کردو بۆ چییە بۆ کەرەسەی بیناسازیە هاوڵاتێکی بەڕێزیە بیناکەی ئەڕوخێرێت ئێمە مشکلەیەکی گەورەمان هەبوو ئەم بینایی کە ئەڕوخان سێرمان کرد ئەگەر لەیەک بینایە 30 گەڵابەت هەبێت ئەم 30 گەڵابەیە هیچی نەئاچوە شوێنی خۆی تانجەرۆ لە عەسر بەدواوە کە تیمەکانی بەلەدیە مۆزەفەکانی کە ئیتر لەسەر جادۆبان نەئەمان چاودێرەکەی ئەمان ئیستیغلالی وەزعەکەیانە کرد هەرچی دەشت و دەرو بەتاڵاییمان بوو پڕەکرا لەم مەوادە گەڵابەکە هەستان ڕێگریمان کردووە لەمە ئێستا ئەم بەم لە ڕێگەی ئەم پێشنیارەوە فۆرمی تایبەتمان دروست کردووە ئەم بینایە ئەبێ بەرائەزمەیەکی بۆ بکرێت لەلایەن شارەوانیەوە کە هەستاوە بە ئەنجامدانی خۆڵ خاشەکەکەی فرێراوە بۆ تانجەرۆ لە ڕێگەی ئەوەی کە ئەم گەڵابانە ئەبێ بچنە سەر قەپانێک وەزنی بکە ژمارە ئەو وەسڵانەی کە بۆی تەسجیل کراوە خەمڵاندنێکی بۆ کراوە بینای وامان هەیە لەوە 50 وەسڵی هەبێ بێ 50 گەڵابە بچێتە سەر قەپانەکان
تەسلیمی لیژنەکەمانی بکەن لە ناوچەی تانجەرۆ کە ئۆفیسی خۆیان هەیە چاودێری خۆمانن فۆرمێکی بۆ پڕکاتەوە ئەڵێ فلانە بینا فلانە مڵک سی گەڵاوێنەوە ئەمە وەسڵەکانێت و ئێنێتەوە بۆ لای ئێمە ئەو کاتە بەرازمەکەی بەمە ئەتوانم بڵێم ئێستا تۆزە کۆنتترۆلمان کردووە ڕێگریمان کردووە لەوەی کە بە عشوایی ئەم خۆڵە لە دەشت و دەرەکانمان بر لێرە ڕاتەگرم ئەمە تازەیە ئەمە تازە بواری جێبەجێکردنەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە تقریبان لەم مانگی هەشتەوە بەدەمەوە چوونێکی زۆرمان بۆ هاتوێتەوە چکە شارەوانیەکان بەو گشتانە شارەوانیەکانی خۆمان هەر پێنج بەڕێوەبەرایەتەکە ینی فەرمانیان پێ کراوە کە ئەبێ پابند بن بەم ئەمە بۆ تەلارە بازرگانیەکانە یان تەنها ئەگەر من خانوویەکیش دروست بکەم 100 مەتریش بێت ئەبێ ئەو بکەم هەر بیناک هەر باڵەخانەیەک هەر خانوویە بڕوخێنرێت بکرێتەوە بە عرس ئەبێ ئەم عملەیە بەسەرا جێبەجێ بکرێت شارەوانیەکان ئەبێ ئەم فۆرمەی بۆ پڕکردنەوە ئەو بەرازیمەوە لە بەشی خەدەماتی ئێمە و ناوچەی تانجەرەوە پێی نەبێت مۆڵەتەکەی ڕاگرن ئەم خۆڵ و خاشاکە هەرەکەن بەژێر خۆڵەوە یان ئەیبنەوە ئەمەیان ئەچێتە ناوچەی تانجەرۆ خۆڵ و خاشاکی بیناسازیە زۆر زەرری نییە لەوێ شوێنێکی تایبەت بە خۆیمان هەیە دامانناوە ئیشی لەسەرەکەی وەک لەوەی لە قەراق شار و لە هەندێک شوێنە کۆمپانیاکان بەڵێ باشترە کۆمپانیاکانی خۆمان شۆپڵ و گەڵابەی گەوریان هەیە باوەڕتان بێت ینی فریان ناکەون لە کۆکردنەوەی ئەم پاژماوەیە لە کوچە کۆڵانی ناوشارە ئالیاتی خۆمان شۆپڵ و گەڵابەکەی هەر لە خزمەت عملەکەی بارە هەمووی فریان ناکەوتی ئێستا وردە خەریکە تۆزێک تەبەن هەموو شتێک سەرەتا تۆزێک بربەرەکانی لەگەڵا ئاکرێت ینی هەوڵ ئەدرێت نەهێڵڕێت بەڵام خۆشبەختانە بە پشتیوانی بڵێن سەرۆکی شارەوانی کە زۆر سوورە لەسەرەوەی بێجێ بەجێ بکرێت بەڕێوەبەراتەکانیش ینی لینکمان هەیە لەگەڵیانە بەردەوام ئەبێ ئەم شتە بچێتە شوێنی خۆی چکە لە زۆر وڵات ئیش بەم پشێوەیە ئاکرێت ئەوە نی عشوایی کە ئابرا بێ ڕوخێنێت فڕیاتە دەشت و دەرتەوە دوایی بەلەدەکە کۆنتۆڵی بۆ ناکرێت هەم دیمەنێکی ناشرینیشە ینی بە دوو ئاراستە لە چارەسەرکردنان ئینشاءڵڵا ژنگەیەکی دروستمانە بێت شتێکی باشە بێت بۆ شار باش کاکارزان ئێمە ئەبینین وەکو یەکەم هەنگاو لە کوردستان لە کەلار سەتڵەکان کە بۆ خۆڵ و خاشاک دابین کراوە هاتوون کرستویانەتە ژێر زەویەوە ئێستا بە یەکۆبینەری ڤیددیۆکانیش ئەبین لەسەری بەڵێ هەموو ڕۆژێک ئەم باڵێن سەتڵانە هاوڵاتیان بەم شێوە خۆڵ و خاشاکەکانی خۆیانی لەناوەکەن و دواتریش ئەم ئۆتۆمبیلانە کە تایبەتن دێنم خۆڵ و خاشاکانە کۆکردنەوە بەڵام بەداخۆ لە زۆربەی شارەکانی بینین ئەم سەتڵانە لەژێر ئەم هەتاوەیە ئەم خۆڵ و خاشاکانە کە ئەخرێتە ناو سەتڵەکانەوە بۆنێکی زۆر ناخۆش دروستەکە مێشومەگەسێکی زۆری لێ کۆوە بێتەوە ئایا ئێوە بە تەمای ئەوە نین یان پرۆژێک بەدەستانەوە نییە ئەم هەنگاوە لە کەلار بەرفراوانتر بکرێت بەتەماین بەڵام ئەمە خۆی تەبەن جابیاتی زۆرە لە ڕووی جوانیەوە زۆر جوانیانی سیمایکی جوانە خۆڵە بە دەرەوە نابێت تەمەنیشی درێژە بەڵام ئیشکالێکەیە ئێستا ئەمانەی ئیشی لەسەر بکەین لەوە وەکو مەرحەلەیەکی بیدایی لە دوو شوێنەوە دەست پێ بکەین شەقامی سالم لەگەڵ بەردەکی سەرا بەڵام کێشەکەمانەوەی ینی ئەوە ئەگەر دیقەت بێ کاتی ئەیە بۆ بەتاڵکردنەوە ئەبێ ئەو سیارەیە لە یا بۆسێت وەسانی ئەو سیارێ احتیمالی هەیە کێشە هاتوچۆ دروستکە زیحام دروستکە زۆر جار هەر ئێستا ینی حاوەیەکی ئاسایی کە ئاوادان ڕێ لەسەر جادە زۆر جار مشکلی هاتوچۆ دروست دەکا مرور نایڵێت هاتوچۆ نایڵێ یعنی بێت تێپەڕ بێت جا ئەگەر ئێمە ئەمە بکەین وەستانەکەی ئەو زیاترە بێگەر دیقەتی بن تۆزە کاتی پێچێت تا دەریێنێت و بەتاڵیە کاتۆی خاتۆ شوێنی خۆی بەڵام لە هەوڵین ئینشاءڵڵا تەندەری تازەمان کە یەک ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بەنیازین داغڵیکەین چەند شوێنێک تێستکەین ینی ئەو دوو شوێنەی کەوتم ممکنە لەسەر چناریش مؤهل بێ بۆ شتە بیمان لێ کردوێتەوە احتیمالی زۆرە کاکارزان لە دەرەوەی شار باس بکەین و ئەگەر ناوچەی شارباژێر و سیتێک بنمونەکە لێمانەوە نزیکە سیتێک بنمونە وەربگرین بیرتانەوە نەکرێتەوە کە سزایەک بۆ ئەو هاوڵاتیانەدا بنرێت کە شارەوانی بەدەستخۆشیەوە شارەوانی سیتێک ڕۆژانە شەقامەکە یا ئەو شوێنی کە خۆڵی ئەڕێژرێ پاکاتەوە باشە بەڵام 24 کاتژمێری بەسەرا تێپەڕ نابێت ئەو شوێنە وەکو خۆی لێ هاتووتەوە لەوە نەکەوتەوە سزایەک بۆ ئەو هاوڵاتیدا بنرێت کە نەتوانێت کیسەی خۆڵ لەگەڵ خۆیان بەرێتەوە بۆ شوێنێکی تایبەتمەند کە تایبەت بە فڕێدانی خۆڵ بێت لەسەر شەقامەکە فڕێت تەواوە ئەوە تەبان ئەو کێشەیە لە سلێمانیشەیە شارانی سیتەک سەر بە سلێمانی نییە سلێمانی حدودی خۆی جای ماسە پلانەکەی سیتەک سەر بە شارەوانەکانە بەڕێوەبەراتی شارەوانەکانی سلێمانیە بەڵام کێشەکە تەبان هەر لەوێ نیە لە سلێمانی شەمانە تۆ سێری بنمونە وەرگرت ئەوە لە زۆر شوێنی ترەبین بەڵێ لە هینە گەڕێنەوە لە مێرگەپان ئەو کەسانی کاگەڕێنەوە خۆڵەکەی پێە
مجموعة حاوي جورا ماندانا ولا سر رجي دولار بود يعني تصوري كان نايكن نا حاويكو هل تنشتو فريا يعني اما بيس مان براسي وشاركي كشتي هي يعني براسي تي مكان ماندون جينجا باريزان هميان ماندون قسەی جەنابە زۆر تەواو فەرموود 24 ساعت بەڵام باوەڕتان بێت لە ناوشار دوای ساعتێک و خۆی لێتەوە یعنی زۆر جار قەتعەکانماندانا ئەم قەتعانە لێ نووسراوە هاوڵاتی بەڕێز ئەو شتە ئەنجام مەدە قەدەغەیە سزای هەیە لەژێر قەتعەکان دەیان ڕسمانەیە دەیان شێمانە لەژێر قەتعەکان پڕیان کردووە پای کەرەوە دوای ساعتێک خۆی لێتەوە مشکلێکی گەورەمان هەیە ناو بازار بە شەوان کە تاریک بوو سیارەی بچووک ئەو عەرەبانانە بە دووتەنیەکان حەچی پاشماوەکانیان هەیە هێنە خوارەوەی شار مجموعة حاوی گەورەماندانا حاویەکان بیرمان لێ کردەوە لایە بیت لە دەشت و دەرەکە فڕێیە ئەمە پێویستی بە یاسایە فعلا پێویستی بە غەرامەیە پێویستە سزا و کەسانە بدرێت کەم کارانە ئەنجامێن بەڵام کێشەکە لەوایە زۆری بە شەو کاتی تاریکی کاتی استراحەتی هاوڵاتیە لە خەوایە تیمەکانی ئێمەژە و کاتانە خۆتانەزان لە دەرەوە نین ماعدا ناوبازارمان نەبێت تا درنگانێک لە خزمەتی هاوڵاتی و ناوبازار رابن بەس دوای ئەوە بەڕاستی کارزانانی کامێرەی چاودێریەوە ناتوانرێ ئەوە کۆنتڕۆڵ بکرێت قورسە چونکە شتەکە زۆرە یعنی دیاردەکە بۆ بە دیاردە هەتا ئێستا هاوڵاتیانی ئاسایش من لێرەوە یعنی داوایەکمێ لە هاوڵاتیانی بەڕێز ینی پاشماوەکەی بۆ لە بەردەرگاکەی خۆی دانانێت چاوەڕێ بکات تا سیارەکەی خۆڵخاشاکەکەیت نازانم چی حکمەتێک لەمەیە هەڵەسن هەر هەمویان هەڵێگرن ئەی خەنە سوچی مزگەوتەکە سوچی باخچەکە زەویەکی بەتاڵ یعنی دیقەتی بن زۆرە لە گەڕەکەکانمان وای لێ هاتووە ئەم ماڵە بەردەمەکان کۆڵانەکە هەمووی پاک و تەمیزە حاوەکانیانی چیتیانی هەر هەمویان هەستاون ئەیکەنە و دەشت و دەرەوە ئەم دیاردەیە نازانین ینی سەبەبەکەی چی بۆچی وە قسەمان لەگەڵا کردوون لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە ینی پەیاممان ناونەتێت ئەو وەسایلی میدیاکان سوشەل میدیا پیجەکانی خۆمان ینی زۆر جار ئەم شتە بڵاوەکەینەوە بەس شتەکە بەڕاستی دیاردەیە کە فعلا پێویستی بە یاسایە پێویستی بەوەیە کە کو جەنابە فەرمی کامێرە چاودێریەکێکە لەوانە شارەوانی قامقامێت ئەبێ لیژنەکانیان زیاد بکەن تەرکیزێکی زیاتر بکەن ئەو کەسەی پابند نابێ پێویستە کارزانەمە دەرەوەی شار و کۆنتڕۆڵکردنی و کوبارەسان باسەکان ڕەنگە قورس بێت و یان لە ڕێی کامێرەی چاودێرە بتوانین بکەین بەڵام خۆ ناوبازاری سلێمانی ئەگەر ئێستا بچیت ناوبازار هیچ خۆڵ و خاشاکێکی لێ نبینی پاکراوەتەوە زۆر زیمایەکی جوانی هەیە بەڵام ئەگەر دوای ئێوارە بچیت یان شەو بچیت شوێن نییە پیاە بڕۆی ڕاستە لە بەرەو هەمووی خۆڵ و خاشاکە ئەو دوکان نارەکە کار و کاسبەکەی کردووە تەواوی خۆڵ و خاشاکە شەقامەکە فڕێیاوە کیسەی هەبووە پاکەتی هەبووە خۆ ئەمایان ئەتوانرێت کاریاسی لەگەڵا بیرێتەوە تەواو لە بەرنامەیە یعنی عەرەبانەکان ئەوانی کە دەستگێڕەکان ڕێکخرێتەوە تەرقیم کرێن ئیجبار کردن بەوەی کە لە حابەیەک علاگەیەکی شتێک دابنێ ینی پاژماوەکەی نەبێ بە پێچەوانەوە ئەبێ شوێنەکەی پێچۆڵ کرێت ئەمە ئەتوانرێ بکرێت بەس ئەوەی کە جەنابە ئەفەرمووی فعلەن ئێستا پاکە شەوان تیمەکان تا سعات 12 خەریکن ناوبازار پاک شەوان لەو شەقامە ناچێت کە ئێستا هەیە ئەگەر بە نمونە شەقامی مەولەوی لەگەڵ لای مزگەوتی گەورە سەر و مزگەوتی گەورە بە نمونەوە ئێستا لای مزگەوتی گەورە ینی ئەو دەستگێڕە بەڕێزانە بەقاڵەکان ینی بەڕاستی ئەگەر 3 نوق تەماتەی فرۆشوێت 2 نوقی کردوتە ژێر خۆیەوە خراپەکەی کاهوەکە بە هەمان شێوە لەوە چێت 2 مەتر مربعی دای کردێ پاکێکا فڕێیە ئەمە هەز نەکردنە بە بەرپرسیارەتی پێویستە بەڕاستی لە ڕێگەی یاساوە ئەمانە سنووری خۆیانیان بۆ دابنرێ بۆ ئەوەی لانی کەم تۆزێک گرنگی بە چواردۆرەکەی خۆیان بن ئەو تۆ لەویا بژێویەکەت داهاتەکەت لەسەر ئەوە ینی علاگەیەک چی تێچەکە پاژماوەکەتی تێ بکەیت ئەوەیش کە فەرمووت لە عەسر بەدواوە فعلا قەرەباڵکەکە ئەمەنە زۆرە بێت ئەو لەبەرەوەی پابند نەبووە دوکاندارەکە دەستگێڕەکە تیمەکانی ئێمە ئیشیان بۆ ناکرێت ینی سیارەکانمان ناتوان بچن لە قەرەباڵکەکەەوە ئیزدحامێکی زۆر دروست دەبێت کرێکار ناتوانێت بجوڵێت ئەمەنە سیارە وەستاوە ئەمەنە عەرەبانە وەستاوە ناتوانێت ژێرەکەی پاکاتەوە لەبەرەوە ئێواران ئەو گرفتەمان هەیە ئەگەر هەر کەس لە ڕێی خۆی پابند بێت ئەو شتە چارەسەرە بێت بە دەرەجە یەکەم ئەبێت لیژنەکانی غەرامەکانمان ئەکتیفکەین تیمەکانمان ڕاگەاندنەکان هاوکارمان بن وابزانام زۆرشی قسووری نەکردووە بەم شێوەیە توانین تۆزێک دیاردەکە کەم بکەینەوەوانێ کاتە ئەبێت زیاتر پشت بەسترێت بە دروستکردنی هەستی بەرپرسیارەتی و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری لە هاوڵاتیان بە هیوایەوە کە ئینشەڵڵا هەمووان هەست بن بەرپرسیارەتی بکەن جا کاتی خۆی کاتی ئەم پرۆژە ڕاگەیەنرا باس لە ئەوە کرا کە ئەم پرۆژە ئەتوانێت ساڵانە 400,000 تەن خۆڵ و خاشاک لە ڕاستیە لەوێ چارەسەر بکرێت ئایا بەپێی بە دوواداچوونەکانتان لە ئەو کاتێککە ئێوەکو تاقیکردنەوە و تێست کارتان لەسەر ئەم پرۆژەیە کرد هەتاکو ئێستا بۆتان دەرکەوتۆ بەڕاستی ئەتوانێت هەر ئەمەە لە بڕی خۆڵ و خاشاک لەوێ چارەسەر بکرێت و ئەگەر ئەم وڵامشمان بیتەوە کارزان کە ئەوەنەی کە ئێوە بینیتانە ئایا ئەم کارگەیە تەنیا بەشی شاری سلێمانی و دەوروبەری ئەکات؟ بەڵێ تەوان بەپێی گرێبەستەکە 400,000
تەن ئەبێ چارەسەرکرا ساڵانە بەمانایەکی تر ڕۆژی 1100 تەن چارەسەرەکە عین لەسەر شارەوانیە 1100 تەن بگەێنێتە دەستی کارگەکە خۆ ئەگەر ئەلەم بڕە زیاتر بوو ئایا توانای هەیە بیکات بەڵێ توانای هەیە چکە ڕۆژانی شەممە ئەو خۆڵ خاشاکەی لە سلێمانیە هی دوو ڕۆژە هی جمعشە چکە جمعان بەپێی گرێبەستەکەمان کارکردن نییە تەنها بڵێ ستافی خەفەر و ناوبازارەکان ئەمانە لە کاردابن کەواتە حەجمەکە بە وەزن تقریبا ئەتوانین بڵێ دوو ئەوەنەیە لە ڕۆژی شەممە ئەوان تێستمان کردووە تاقییان کردووەەوە یعنی کێشیان نییە تا ڕۆشتووە و کارگەکە حسابی ئەوەی بۆ کراوە لەگەڵ ئەمە بۆ ساڵی یەکەمە تەوان ئەم 1100 تەنە حسابی ئەوەی بۆ کردووە لەگەڵ زیادبوونی نسبەی دانیشتوان کە بەپێ ئەو ستاندەرانی کە هەیە بە لە ساسێ لەگەڵ یا ئەویش بڕوە چکە ئەم عقدە بۆ 20 ساڵە بۆ 20 ساڵی داهاتوە لەو سەرۆ لە 20 ساڵەکە یعنی حسابی ئەوە کراوە 400,000 تا 500,000 بگەێنێت کە تقریبا 1370 تەنێکەکە یعنی بەرزیەکاتەوە بۆ ئەو ڕقەمە توانای زیاتریشە و لە ئێستا یعنی ئەو توانایی هەیە بەڵێ بەڵام مشکلەکە لە ئێمەوەیە تقریبا ئێمە نەگەشتین بەو 1100 تەنە چکە ئەو نەمان نییە لە سلێمانیا ئەوەی کە ئەوترێت زۆر جار گوێمان لێبێ 1200 تەنمان هەیە نا بە کەرەسەی بیناسازیەوە ئەوەیە ئەو بیناسازیەکە هی ئەو نییە بیناسازیەکە بۆ تەرەقەی کە باسمان کرد خۆمان چارەسەرمان کردووە بە ئەوکو بیدایت هەرچەند ئەو ڕێگەیەش ڕێگەیەکی تۆزێک زۆر باش نییە بەس پاکخاوێنەکەمان وەرگرتووە ئەتوانی کارگەی تردا بنرێت بۆ ئیعادەکردنەوەی ئەم ماوادەی بیناسازیەکە بڵێن چاولیمی لێجا بکەیتەوە وەکو تێکەڵە بەکاری بێنی بۆ هەنێ تەبقاتی بۆ هەنێ شوێنی دوورەدە زیاگەڕەکە تازەکان ئەم تەرەقیان باشترە خەڵکی شاتۆتە پێشەوە ئینشاڵڵا ئیشیش لەسەر ئەو نقطەیەکەین بەڵام ئێمە احتیمالی هەیە لە حدودی 1000 تەنێکمانە بێت 950 بۆ 1000 ئەو داتایی کە تقریبا لە 2015 تۆمارمان کردووە داتاکان بە دروستی لای منە 950 تەنێکمان بە حەقیقی هەیە بە معدل ئەو کاتانەی کە ئاوارەکان لێرە بوون تۆزە بەرزە بووە لەگەڵ ڕۆشنانە کەمە بێتەوە موسیمی سیاحەت تۆزەکی نەبێت بەرزە بێتەوە بە کوردیەکەی بە معدل لە 950 پەڕناکە چۆن بیگەینە 1100کە چونکە ئەویش التیزاماتی خۆیەوە مەژ التیزامات ئەبێ ئینیکەین لە عەقدەکەمانە هەیە شارەوانەکانی بازیان شارباژێر عەربەت قەرەداخ ئەتوانین ئەمانەی بۆ بێنین ئێستا لەم مەرحەلەی کە ئێمە دەست بەکار بووین تا مانگێک بۆ 2 مانگ چاودێریەکەین بزانین بڕەکەمان حەقیقی کە تا ئێستا ئەوەی کە هەیە تۆماریان کردووە حەقیقی نییە لەمە دوابێ حەقیقی بێت چکە ئەو مستحقاتی خۆی هەیە بیەیتێ بەرامبەرەوە ئەگەر نەگەشتینە ئەو ڕقەمە بە دەرەجە یەکەم قەرەداغ نزیکە لێمانەوە عەربەت ئەمانە خۆڵەکانیان هێنین تەوان بۆ ئەوانیش باشترە و لێرەش ئیسفادەی لەکەن یعنی ئەو موادێکی کە لێ بەرهەمیەت تەرەفێن ئیسفادەی لەکەن هەم بۆ ئێمە هەم بۆ کارگەکەش بیرمان لەوە کردوێتەوە ئەیگەینە 1100کە و تواناشی هەیە ئەوەی کە بۆی دانراوە ئەو معاملە لە ئێستایا بۆ 20 ساڵی کە حسابی بۆ کراوە کاتە تا 1370کە ئەڕۆین هیچ کێشەیەکی نییە دەستان خۆش سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز سەرکەوتن